وأختم كلامي بچی غلامێک مناڵێک توانی شیرازەی ژیانی شارێک بگۆڕێت تاریخێک بگۆڕێت قورئان تۆماری بکات غلامێک مناڵێک بۆی با گرنگی بە مناڵەکانمان بدەین براکانم گرنگی پەروەردەی مناڵ ئەو مناڵی تۆ دەچێتە لای ساحرێک یا دەچێتە لای خواپەرستێک دەچێتە لای فاسقێک دەچێتە لای فەنانێک دەچێتە لای گۆرانی بێژێک دەچێتە لای ڕاقیسەیەک دەچێتە لای دەجالێکی خوڕافی یا دەچێتە لای کەسێک کە فێری ئەوەی کە پەیامەکەی خوا حاڵی بێت خوا قورئانی دابەزاندووە بۆ ئێمە بزانە مناڵەکەت چی دەخوێنێت لەگەڵ چێ دەگەڕێ ڕەفاقەتی چێ دەکا چێ مامۆستایەتی ئەو مناڵەی تۆ لەوەیە بۆ دوا ڕۆژ ببێتە ڕەمزێک گەلێک و ئومەتێکی کامل بەرەو بەختەوەری بەرێ بە ئیزنی خوا ئەگەر ئاگات لێبێ و لای کەسی خۆی پەروەردە بێ وە لەوەشە ئەو مناڵەی تۆ ببێتە سەبەبی شەقاوەت و دەردەسەری و نەهامەتی خۆشت و میلەتێکی و ئومەتێکیش بۆیە با گرنگی بە مناڵ بدرێ براکانم پەروەردەی مناڵ زۆر گرنگە بەرەڵایان نەکەین بەرەڵایان کەیفی خۆیەتی کوڕە خۆی چۆنی پێخۆشە تخوا حوڕیەتیان لێ زەود مەکەن نابێ ئەوەندە وشک بین لەگەڵ مناڵ وا بکە وا مەکە وا بەرەڵایەکی خۆت زەرەر دەکەیت عاقیبەت خۆت بەدەست مناڵەکەتەوە دەناڵێنیت خوای گەورە ئیسلاحی خۆشمان و مناڵیشمان بکە